سڵاوی خواتان لەبێت و ئێوارە و هەموو کاتێکتان باش لە ناو ستۆدیۆکانی دەستگای میدیایی کورتسات ڕاستەوخۆ لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە درێژەی ئەو بابەتانەی کە سەرجەم دەستگای میدیایی کورتسات خەریکین ئێوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆمان، ئێوەی خوشک و براو، دایک و هاوڕێ و هاوڵ و خزم و دۆست و هەموو کەسی خۆمان هۆشیارەکەینەوە دەربارەی ئەم پەتاجیهانیەی کە بە کۆرۆنا ناسراوە. شەوی ڕابردوو کاتژمێر 7 ئێوارە ڕاستەوخۆ یان بەرنامەکە ڕاستەخۆ پەخش بوو، بەڵام پێشتر بۆمان تۆمارکردن و بۆمان باسکردن چۆن خۆتان لە کۆرۆنا ئەپارێزن. بەڵام ئەمشەو باسی ئەوە ناکەین. ئەمشەو باس لەوە ئەکەین کە چۆن بتوانین سیستەمی بەرگری لەشمان بەرز بکەینەوە. بۆ لەبەرەوەی کە ئەم ماوەی کە ڤایرۆسی کۆرۆنای تازە، ئەم جۆرە تازەی کۆرۆنا کە پەیدا بووە، زانستی پزیشکی کە کەسێک دەستنیشان نەکرێ بە نەخۆشیەکە، زانستی پزیشکی مۆدێرن یاخود ڕۆژئاوایی کە ئەو کەسە جیا ئەکەنەوە لە خەڵکی تر و نەخۆشخانەکانە دایدەنێن، بەپێی سەرچاو فەرمیەکانی حکوومەتی بەریتانیا تەنها کار کە دەیکەن کارەکەن بۆ ڕەوانەوەی کۆنیشانەکانی نەخۆشیەکە کە لە باوترینیان بریتە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی. پزیشکەکان هەوڵێن پلەی گەرمی لەشی بێنە خوارەوە بە دا و دەرمانی مۆدێرن و ڕۆژئاوایی. و پاش ئەوە ئەگەر نەخۆشەکە تووشی هەوکردن بوو لە لەشیا بە دەرمانی دژە هەوکردن هەوڵ دەدەن کە هەوەکەی بۆ کۆنتترۆل بکەن و لە پاش ئەوە چاوەڕێی سیستەمی بەرگری لەش دەکەن بۆی کە خۆی بتوانێ ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بێتەوە. هەتاوەکو ئێستا لە هیچ شوێنێکی جیهانە بۆ کۆرۆنا چارەسەر نییە. هەموو جیهان چاوەڕێی بەرگری لەشی ئەو کەسانەیە کە خۆیان بتوانن ڕوبەڕووی نەخۆشیەکە بنەوە. داتاکان دڵخۆشکەرن دەربارەی کۆرۆنا و ئەوان نیشانداوە زیاتر لە سایان 92 ئەو کەسانی کە دەستنیشان نەکرێن بە نەخۆشیەکە چاک دەبنەوە و نامرن. بەڵام بۆ ئەمە پێویستیان بە بەرگریەکی باشی لەش هەیە. ئێستا وای لێ هاتووە لە بازاڕەکانی کوردستانە بتەوێت هەشتە ساف بکەیتەوە ئەڵێ بۆ کۆرۆنا باشە. پاشەوەی کە قەیرانی ماسک دروست بوو، قەیرانی جێڵ دروست بوو، قەیرانی ئەلکۆهۆل دروست بوو، ئێستا وردە وردە خەڵکیان وا لێ کردو کە بەرەو کۆمەڵێک شتی تریان بن کە دەڵێن بیبەری تون بخۆ، زەنجەفیل بخۆ، هەندێکیان دەڵێن ئەلکۆهۆل بخۆرەوە، بۆ ئەمانە باشە. بەڵام ئێمە بۆ وەڵامی ڕاستی و دروستی ئەم پرسیارانە دەبێت بگەڕێنەوە بۆ سەرچاوە زانستیە ڕاستەکان. پێشەوەی بزانن میوانەکەم کێیە و پێتانی بناسێنم، سەرنجتان بۆ ئەوە ڕائکێشم ئەم ماوەی کە خوێندنگاکان پشوون بەهۆی کۆرۆناوە، یەکێک لە کتێبە باشەکان کە مامۆستاکان دەتوانن بیخوێنەوە و قوتابیەکان و خوێندکارەکانی لەسەر پێرکەن ئەم کتێبەیە. ئەم کتێبە لە خوێندنگەکانی ئێران تا ئێستاژە خوێنرێ کە ناونیشانەکەی بریتیە لە کتابی جامیعە حکمەتەکانی سولەیمان کە بەڕێز هاوار بەرزنجی تەرجەمەی کردو وەری جێڕاوەتەوە و هاوبیر کامەران پێداچنەوە و لێکدانەوەی بۆ کردو لە زنجیرەی کۆمەڵێک کتێبایە کە دەربارەی یۆگا و عیرفانە لە کوردستان بڵاو کراوەتەوە. بۆ ئەوەی کە ئێمە بەرگری لەشمان بەرز ببێتەوە، ئەمە لایەنە ڕۆحانی و لایەنە عیرفانیەکەیەتی کە زانستی پزیشکی کۆن و تازەش زۆر لەسەرەوە تاکی دەکاتەوە کە ئێمە پێویستمان بە دەرونێکی دروست و دەرونێکی باش هەیە بۆی کە لەشێکی تەندروست و ساغمان هەبێت و بەرگریەکی باشمان هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی هەموو نەخۆشیەک بە کۆرۆنا و بە غێری کۆرۆناوە. زانستێکی کۆنی پزیشکی هەیە کە زیاتر لە 8,000 ساڵی تەمەنە کە بە زانستی ئایۆرڤێدا ناسراوە یاخود زانستی پزیشکی کلاسیکی هەندی کە ئێستا لە کتێبخانەکانی کوردستانە. ئەم کتێبە هەر لە درێژەی ئەو کتێبانەیە بەردەستە. ئەمە کتێبە لە ناونیشانی کتێبەکە وەک دەبین لەسەر شاشەکە خۆراکی سروشتی و تەندروستی لەسەر بنەمای ئایۆرڤیدا. ئەم کتێبە برزۆ قادری نووسیوێتی کە یەکێکە لە گەورە یوگیەکان و عارفەکانی دنیا و دکتۆر عادل محەممەد سەعید کردوێتی بە کوردی و بەڕێز هاوبیر کامەران حەمە ئەمین کە شارەزا و ڕاوێژکاری بواری پزیشکی کلاسیکی هندیە تەرجەمەی بۆ کردووە. میوانەکەی ئەم شەوم بە خۆشحاڵیەوە بە شەرەفێکی گەورەوە هاوبیر کامەرانە کە ماوەی ساڵ و نیوە کە من هەوڵە دەم چاوپێکەوتنیی لەگەڵا ئەنجام بدەم. بۆ لەبەرەوەی کە ئەم بەڕێزە شارەزایەکی زۆری بواری ئایۆرڤیدا یاخود زانستی پزیشکی کلاسیکی هەندیە و ڕاستەوخۆ لە سویدۆ لەگەڵمانە بێ. پێشەوەی کە بەڕێز هاوبیر کامەران دەست بکات بە ئاخاوتن لەگەڵمانە، پێناسەیەکی کورتی ئایۆرڤیدا لە کتێبەکە خۆیەوە. ئایۆرڤیدا سیستەمێکی گشتی تەندروستی چارەسەریە، هەوڵ دەدات هاوسەنگیەکی قوڵ لە نێوان لایەنی جەستەیی و دەرونی دروست بکات. ئەم زانستە 8,000 ساڵ لەمەوبەر لە هیندستانی کۆن بنیاد نراوە و بە درێژای هەزاران ساڵ گەشەی کردووە و
لە لەقگەلێکی جۆرا و جۆردا پەرەیسەندووە تا جێگایەک کە دەتوانین بڵین ئەمڕۆ بە کامڵترین و گشتگرترین بەش لە زانستی پزیشکی تەواوکاری هەژمارەکرێت. من وەکو پزیشکێک هەم لە زانستی پزیشکی مۆدێرن و هەم لەم زانستەیە باوەڕێکی زۆرمان بەمە هەیە و بۆ ئەوەی کە لایانی دەرونیمان ئارام و ئاسوودە بێت و ئەم فشارە زۆرەی کە لە مەسەلەی کۆرۆنا هەیە بیڕەوێنینەوە ڕاستەوخۆ دەچمە لای بەڕێز هاوبیر کامەران. مامۆستا هاوبیر شەرەفێکی گەورەیە بۆ من وەک پێشکەشکار و لە ڕاستەوخۆ لە دەستگای میدیای کورساتەوە میوانمانەبی سڵاوت لێبێ لێرەوە هەتا سویت. سڵاو بۆ ئێوە دکتۆرگیان زۆر زۆر سپاس. سەرنجی بینەرەکان بۆ ڕاکێشم کە منیش و مامۆستا هاوبیریش تەنها دوو کەسین کە خوددا هەڵی بژاردوین وەک کەناڵێک کە زانیاریەکانمان پێاتیا پەڕێ و بگا بە ئێوە. ئەوەی کێمە پێتانەڵین تەنها بابەتێکە و بابەتیە. ڕای خۆمان لەم بابەتەیە هیچ ڕۆڵێکی نییە و تەنها گەیاندنی ئەمانەتێکی زانستیە بەیەوە. مامۆستا باز لە بەرزکردنەوەی سیستەمی بەرگری لە شەکەین بەگەڕانەوە بە ئاوەرڤیدا. ئەو زانستە پزیشکی کلاسیکی هێندەی 8,000 ساڵی تەمەنە و من ئاگدارم زانستی پزیشکی مۆدێرنیش زۆر جارە گەڕێنەوە بۆ ئەم زانستە و پشتی پێبەستن. زۆر باز لە مەسەلەی سیر و پیاز دەکرێ بۆ بەرزکردنەوەی بەرگری لەشی مرۆڤ. بەڵام من ئاگدارم لەم زانستە لە ئاوەرڤیدا کە 8,000 ساڵی تەمەنە سیر و پیاز دەرمانە نەک خواردنی ڕۆژانە. چیمان پێڵیت؟ بەڵێ سەرەتا زۆر زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە. ڕێز و سڵاوم بۆ هەموو لایەک. سیستمی ئاوەرڤیدا کارەکات لەسەر ناسینی لەش و ناسینی ئەو خۆراکانەی کە دێنە ناو لەشەوە. ئایا ئەم خۆراکانە بێت چ کاتێک بخورێن، چۆن بخورێن، بە چ ئەندازەیەک بخورێن، شێوازی خواردنەکەیان چۆن بێت، بە چ میکانیزمێک حازر بکرێن. سیر و پیاز لەو خۆراکانن کە بە گشتی لە زانستی ئاوەرڤیدایە وەکو دەرمان حسابیان بۆ بکرێت، نەکرد سیر و پیاز بۆ نمونە هەنگوین کە خەڵک زۆر بە شتێکی باشی ئەزانێ بەڵێ شتێکی زۆر باشە بەڵام وەکو دەرمان بەکارهێنرێ وەکو خواردن بەکار نایەنرێ. لەبەرەوەی کاریگەری هەیە لەسەر هەموو سیستمی بیرکردنەوە، سیستمی جەستە و مەناعەی جەستە و کاریگەری هەیە لەسەر فسیۆلۆژیای لەش بە گشتی و میتاپۆلیزمەوەتە هەرسی مرۆڤ بە تایبەتی. شتێکی سیر نەبێت بڵێم کە لە کوردەواریشە شەوان بە تایبەت وتراوە کە نابێت پیاز بخۆیت، چونکە بۆ نمونە پیاز خواردن تەنها بە شەوە ئەتوانێت خەوی ناخۆش بە تۆ ببینێ، ئەتوانێت کاملەن سیستمی هەرسی تۆ تێک بدات، ئەتوانێت مێشکی مەشغوڵ بکات، خەوت تاخیر بکات و دنیایەک زەریکە. بەڵێ سیر و پیاز وەکو دەرمان بەکارهێنرێن، پاکشکەرەوەن، بۆ مەناعەت زۆر زۆر باشن. کەسێک کە بۆ نمونە لە ماڵێکا کە ئەنفلۆنزا بڵاو بێتەوە، ئەگەر چەند پیازێک لەت بکەیت لە ناو قاپا دای بنیت لە ماڵەکەیە یا چەند سیرێک لەت بکەیت لە ماڵەکەیە دای بنیت، ئەوە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ ئەو کەسانەی ترکە لە ماڵەکەی ئاشین. باشە مامۆستا ئەمە وەکو زانستی پزیشکی کلاسیکی هندی کە 8,000 ساڵی تەمەنە و جەنابەت شارەزاترینی لە کوردستانە کە بە زمانی کوردی بدوێت و لەم بابەتە شارەزەبی بۆیە بە تایبەتی ئێمە جەنابەتمان هەڵبژاردەوە بۆ ئەم بابەتە. بەڵام ئەوەی کە بەلای ئێمە گرنگە لە مەسەلەی سیر و پیازە کە دوجارە چینە سەر بابەتەکانی تریش. سیر و پیازە سەقەڵک وای لە هاتووە ڕۆژانە ئیخوا. من وەک پزیشکێک لە زانستی مۆدێرنە کە زانستی ڕۆژئاوایی کە کارەکەم دەرمانی ئەنتیبایۆتیک دژە هەوکردن ڕۆژانە نادەم بە خەڵک. لەبەری کە ڕۆژانە دام بە خەڵک ئەو کاتێک کە پێویستم پێبوو کار ناکە. هەر لێرە دەمێت سەرنجی بینەرەکان بۆ ڕابکێشم ئەگەرەتانێ بەرگری لەشتان بەرامبەر بە کۆرۆنا و نەخۆشەکانی تر بەهێز بوو لەگەڵ هەموو نەخۆشکەوتنێکە پەلاماری حەبی ئیلتیهابات و شروعی ئیلتیهابات مەیەن. ئایا هەمان قسە بۆ خەڵکیش ڕاستە؟ چونکە ئێستا خەڵکێک گەڵێ ڕۆژانە تۆ سیر و پیاز بخۆ بۆی سیستەمی بەرگری لەشە بەرز بێ. لە ئاینی ئیسلامە درودی خوا لەسەر بێ پێغەمبەر فەرموویەتی کە ئەو کەسانی سیر و پیازە خۆن با لە مزگەوتەکانمان دوور بکەونەوە لەبەر بۆنەکەی. ئەوە لە ئاینی ئیسلامە. بەڵام لە زانستی پزیشکی ئاوەرڤیدایە کە دوجار هەموو ئەمانە لە یەک سەرچاوە ئاوەخۆنەوە، دوجار ئاینی ئیسلام و توبی نەبەویش لەگەڵ ئەمانە هەر دەکرێت یەک بگرنەوە. بەڵام دەمەوێت بزانم ئێوە ئامۆژگاری خەڵکەکەن کە ڕۆژانە سیر و پیاز بخوا؟ سێرکە ئیشی ئاوەرڤیدا چۆنە؟ با بڵێین میکانیزمی کارکردنی ئاوەرڤیدا چۆنە؟ ئاوەرڤیدا پێی وایە کە مرۆڤ سێ جۆری هەیە، سێ تایپ هەیە لە مرۆڤ. ببورن تایپێکی ڤاتایی هەیە. ڤاتایی ئەو کەسانن کە لەشیان سووکە، لاوازن، خێرا ئەڕۆن، خێرا قساکەن، و قابلیەتی قەڵەوبوونیان زۆر کەمە و
کۆمەڵێک سفاتی تایبەتی لە ڤاتایەکانە کە ئەمانە پێیانوترێت کەسانی ڤاتایی و هەندێک کەسن پیتایی ئەم کەسانن کە دەستگای هەرسیان زۆر بەقووەتە ئاگری گەدەیان زۆر بەقووەتە خواردن زوو ئەسووتێنن بە ئاسانی کەمێ زیاتر بە ئاسانی لە ڤاتایەکان زیاتر قەڵەوە بن و پێستیان نقطەی زۆعفیانە مەعیدیان نقطەی زۆعفیانە و کۆمەڵێک نیشانەی کە هەیە بۆی کە بڵین ئەم کەسانە پیتاین کەسی سێهمیان ئەوانن کە پەیکەری لەشیان بەقووەتە و ماسوولکەی زۆریان هەیە و زوو قەڵەو ئەبن وەکو لە کوردەواری خۆمانناڵێ هەر شتێ بخۆم پێی قەڵەوە بم ئەم شخصانە شخصی کافین ئێمە بێ بزانین ئایا سیر و پیاز بۆ کام لەمانە باشە بۆ کام لەمانە خراپە واتە ئایورویدایە شتێک نییە خواردنێک یا دەرمانێک ئەمە بۆ هەموو کەسێک وەکو یەکوابێن نەخێر هەموو شتەکان لە ئایورویدایە لە زانستی پزیشکی کلاسیکی هیندیا ئەبێت کەسەکە بناسی و پاشان گیر و گرفتی لەشی کەسەکە دیاری بکەیت نەخۆشەکەی دیاری بکەیت یا طبیعەتی لەشی ئەو کەسە دیاری بکەیت ئایا ڤاتایە یا پیتایە یا کافایە ئەو کاتە تۆ بتوانیت پێی بڵێ ئەو خواردنە بۆ تۆ باشە یا خراپە باشە ئێستا خەڵک دەستی ناگا بە تۆ لە وڵاتی سوید پێویست ناکە بەڵێ پرسیارەکە دووبارەکەەوە خەڵک ڕۆژانە سیر و پیاز بخوایان نا ڕۆژانە پێویست ناکە سیر و پیاز بخوا نەخێر بەڵام ئەگەر کێشەی هەیە لە لیانی دڵ یا پەلەپەلکردنی لیانی دڵی هەیە بەڵێ ئەتوانێت ڕۆژانە سیر بخوات ئەگەر کێشەی هەیە لە هەرس و هەرسێکی زۆر لاوازی هەیە ئەتوانێت لە ژەمی نیۆڕانە پیاز بە نەکوڵاوی واتە نەیکاتە ناو برنجەوە یا نەیکاتە ناو خواردنیکەوە هەر بە ساخی پیازەکە خۆی پارچە پارچەی بکات و بیخوات و نابێ لە ژەمێکا کە پیاز ئەخورێ ماسی لەگەڵا بخورێ نابێت لە ژەمێکا کە پیاز ئەخورێ میوە بخورێ یاخود شیرەمەنیەکان بە هیچ شێوەیەک نابێت بخورێن لەگەڵیا باشیانەوەی کە هەندێک خەڵک هەیە دەیکا شیر و پیاز تێکەڵاوەکەڵەمە دەرمانی کوردەواری و ئەمە بۆ بە سیستەمی بەرگری لەش باشەوە ئەمە چاکە کەواتە لە ئەسڵی زانستەکەەوە کارێکی دروست نێکە خەڵگەیکە بۆ بەرزبوونەوەی بەرگری لەش نەخێر دروست نییە باشە شیر لەگەڵ هیچ خواردنێکە نابێت کۆ بکرێتەوە بە تایبەت لەگەڵ سیر و پیاز و ماسی و گۆشت جگە لەوانە کە باس کرا مەسلەی هەنگوین تۆژوتە هەنگوینۆک و دەرمان بەکارهێنرێت نەگوەکو خواردنی ڕۆژانە بەکار بهێنرێت هەنگوین لەگەڵێکێک لەو شتانە کە تەکراوەکرێ بریتێ لە ڕەشکە شتێکە لەوانی کە بە درێژایی سەدان ساڵ لەگەڵ کووردا بینێکی باشیان هەبوو لە ئاینی ئیسلامیشە ڕۆڵێکی باشی هەیە و شوێنێکی باشی هەیە لە ئایورویدایە چی ئەڵێ لەسەر ڕەشکە ئەو کەسانەی کە ڤاتاین واتە پەیکەری لەشیان لاوازە و زیاتر لە خەڵکی کە معڕەزن بۆ سەر ئێشە بۆ ئازاری مفاسیلەکان و بە ئاسانی قەڵەو نابن ئەم کەسانە ئەتوانن ڕەشکە بخۆن بەڵام بە ڕێژەیەکی زۆر نەیخۆن ئەو کەسانەی کە پیتاین تایپی پیتاین واتە ئاگری گەدەیان زۆر بەقووەتە و زۆر خێرا خواردن هەرسەکەن لەشیان گەرمە زوو ئارەقەکەنەوە ئەمانە ئەتوانن ڕەشکە بخۆن هەر کاتێک بیانەوێ و کافاییەکان ئەو کەسانی کە وتمان پەیکەری لەشیان بەقووەتە و قەڵەون ئەم کەسانە بێ تۆزێک دەست بیێڕنەوە لە خواردنی ڕەشکە بە تایبەت بە شەوانە چونکە ڕەشکە چەورێکی زۆری تایە ڕەشکە ئەویش بە هەمان شێوە شتێکی باشە وەکو دەرمان و لە پیشەسازی دەرمانیشە بە هەمان شێوە بەکارهێنرێ و لە با بڵێن ئایورویدایە ئەو دەرمانانەی لە ئایورویدایە دروست سەکرێت ڕەشکە بەڵەتیایە بەکارهێنرێ بەڵام ئەویش دیسان خواردن نییە کە مرۆڤ بیکا بە عادەت ڕۆژانە بیخوات باشە دەمەوێت سەرنجی بینەرانی بەڕێز بۆ ئەو ڕابکێشم هەموو ئەمانی کە ئێمە باسێکەین تەنها قسەکردنە لەسەر پزیشکی تەواوکاری واتە ئەو زانستە پزیشکیە کۆنە هندیە ئایورویدایی کە لەگەڵ مامۆستا باسەکەین بە تەواوکاری لەگەڵ زانستی پزیشکی مۆدێرنە ئەمەی کە باسەکرێت جێگەی ئەو زانستە پزیشکە مۆدێرنە ناگرێتەوە کە پزیشکان و خۆشم کاری لەسەرەکەین و بۆ زانیاری زیاتر دەربارەیان بابەتە دەتوانم بگەڕێنە بۆ ئەم کتێبە کە لە کتێبخانەکانی کوردستانە بەردەستە مامۆستا ئێمە لە زانستی پزیشکی مۆدێرنا زۆر باسی ئاوەکەین و هەمومان دەزانین کە لە سا هەفتای لەشی مرۆڤ لە ئاو دروست بووە و بە هەمان شێوە سا هەفتای زەویش لە ئاو دروست بووە و ئاویشێکە لەو شتانی کە بۆ بەرزکردنەوەی سیستەمی بەرگری لەش گرنگە دوێنێ شەو بۆ بینەرەکانم باسم کرد کە ئەڵێن بیخۆرە و ڤایرۆسەکە باتە خوار و ئەسڵ و ئەساسی زانستی نییە بەڵام ئاو بۆ بەرزکردنەوەی سیستەمی بەرگری لەش گرنگی خۆی هەیە بەڵام من ئاگادارم لە یۆگایە کە باس لە خواردنەوەی ئاوەکرێ وا دەوترێشە لە یۆگە گەورەکانی دنیا کە هەردووکمانەی ناسین دەڵێت ئەوەی کە ڕاستەوخۆ لە شێرە یاخود لە بەلوعەتە دەرەوە پەرداخی بخەیتە بەر و بیخۆیتەوە زەهرە نەک ئاو بێ
لە ئاوردیدا هەمان قسە ڕاستە؟ نەخێر نەخێر. باشە کەواتە بۆ بەرزبوونی سیستەمی بەرگری لەش ئەگەر ئاوێک پاکش بێت کێشەی نییە لە هەر شوێنێکە بیخۆیتەوە؟ سەریکە ئەو خواردنەوە یەکێکە لەو شتانەیە کە ئەبێ مرۆڤ بزانە چۆن بەکاری هێنە. بۆ نمونە کاتێکەمە نانەخۆین پێویست ناکات لەگەڵ ناخواردنەکەی ئاوێکی زۆر بخۆینەوە، واتە ئەو خواردنەوەی زۆر لە کاتی ناخواردن باش نییە. بەڵێ ئەو خواردنەوە وتت لە کاتی نانخواردنا کارێکی باش نییە. ئەمە هەمان قسە لە زانستی پزیشکی مۆدێرنیشا هەیە کە دەڵێن نیو کاتژمێر پێش نانخواردن ئاو بخۆرەوە. چیتر هەیە لەسەر ئاو کە لە زانستی ئاورویدا دەکرێت بە بینەرەکانی خۆمانی بڵین بۆ ئەوەی کە بزانن چۆن ئاو دەخۆنەوە پێی زانستەکەی کە 8,000 ساڵی تەمەنە. وا دیارە کێشێکێ لە پەیوەندیکردن لەگەڵ مامۆستا هاوبیر کێشێکی تەکنیکیە لە بابەتی گواستنەوەی دەنگ هەتاوەکو گەڕانەوەی دەنگی مامۆستا هاوبیر کە برادرانی کۆنتترۆل پێمەڵێن من چاوەڕێی ئەوانم بۆی کە پێمان بڵێن کە مامۆستا گوێ لە دەنگ بە باشە تاکۆ کاتێک گەڕێتەوە سەرنووسان بۆ ڕاکێشمەوە بە پێی زانستی ئاورویدا مرۆڤ لە ڕووی سروشتی پێکهاتەوە لە ڕووی سروشتی پێکهاتەوە دەکرێت بە سێ بەشەوە کە جۆرێکیان پێیان دەوترێ ڤاتایی، جۆرێکیان پێیان دەوترێ پیتایی، جۆرێکیان پێیان دەوترێ کافایی. ئەو کەسانی کە ڤاتاین بریتین لەو کەسانەی کە ئەم تایبەتمەندیان هەیە کێشیان کەمە لاوازن چوست و چالاکن پەیوەندی کۆمەڵایەتی باشیان هەیە خاوەنی کەساتێکی گۆڕا و ناجێگیرن بیرەوەری کورتخایەن یان بەهێزە و خەویان سووکە و ناڕێکە هەرسوو برستیان ناڕێک و ناهاوسەنگە برست لە بەرامبەر وشەی تااقەتا بەکارهاتۆ لە زمانی عەرەبیە. ئەو کەسانی کە پیتاین ئەو کەسانن کە خاوەنی ئێسقبەندیشی مامناوەندن پێستیان هەستیارە و توانای بەردەوامیان هەیە خاوەنی هێزی بیرکردنەوەی زۆر و باشن کە ئەندامی هەرسو مێتابۆلیزمیان زۆر بەهێزە حەز بۆ خواردنیان بەهێزە واتە بەردەوام حەزیان لە خواردنە حەزێکی زۆران تێدا بەدی دەکرێت بۆ کێ بڕکێ و بردنەوە و توانای ڕابەریکردن لەمانە باشتر لەوانی تر و حاڵەتی کافای و کەسانن کە خاوەنی جستێکی پتە و بەهێزن بە ئاسانی کێشی لەشیان زیاد دەبێت خەویان قورس و درێژخایەنە هەرسیان خاو و ڕێک و پێکە بەمانایەکتر زۆر بە ئاسانی قەڵەوە بن پێستیان چەور و نەرم و کەساتێکی ئارام و میهرەبانیان هەیە بۆی کە بزانین ئەم خواردنانە بە چی ئەکەوێ و بە کێ ناکەوێ پێویستە سەرەتا بزانین سروشتی و کەسە چۆنە وەک هەموو زانستێکی ترم زانستە شارەزای خۆی هەیە ئەو کەسەی کە زۆر لە کوردستان شارەزای و بە زمانی کوردیە دوێ مامۆستا هاوبیر کامەرانە کەسە بەداخۆ لە سویدە و لە وڵاتی خۆمان ناژی و لە کوردستان کۆمەڵی یۆگا هەیە کە مامۆستا کامەران خۆی شێک بەلەوانی کە دامەزرێنەری کۆمەڵەکە بۆ لەگەڵ کۆمەڵە هاوڕێیە بەڵام خات و سۆزان هەیە کەسە لە کارەکە و ئەویش شارەزایەکی هەیە لەم بابەتە بەڵام لە هەمووی ئاسانتر گەڕانەوەیە بۆ کتێب بۆی کە بزانی چۆن چۆنیەوە لەم کتێبە کۆمەڵێک بیرۆکەی خواردنامەدەکردنی تایە نازانم دەنگم گەڕای بەڵێ مامۆستا کامەران یان نا باشە جارە نایەتەوە جا سەرنجی بینەرەکان بۆ ڕائکێشین وەک گوتمان ئێمە ئەم بابەتێکی ئەم شۆبەمان هەڵبژاردوون هەتاکو دەنگم لەگەڵ مامۆستا کامەران نەگەڕێتەوە جێگەگرتنەوەی زانستی پزیشکی مۆدێرن نییە بەڵکو زانستی پزیشکی تەواوکاریە واتە ئەم زانستە لەگەڵ زانستە پزیشکە مۆدێرنەکە پێکەوەیەکە گرن اینجا ئێمە دەتوانین قسەکانمان بە تەواوەتی تەواو بکەین ئەوەی ئەم شەو باسیەکەین بریتە لە بەرزکردنەوەی سیستەمی بەرگری لەش بەڵام بە شێوازە سروشتیەکە بەڵام بە شێوازە زانستیە ڕاستەقینەکە نەک ئەوەی کە هەر کەسێک هەڵەسێ وڵێ من شارەزای فلان بوارم من شارەزای فلان بوارم لە فلان بوارە شارەزام بۆیە ئەم شەویش ئێمە مامۆستا هاوبیرمان هەڵبژاردووە لەبەرەوەی کە ئەو هەم لە بوارە کلاسیکی هندیەکە شارەزایی هەیە و هەم لە بوارە عیرفانی و ئیسلامیەکە شارەزایی هەیە بۆی کە بتوانین بە هاوسەنگی پەیامەکان بەوە بگەینین و لەبەرەوەی کە خۆمان دەزانین کە زۆرینەی زۆری کۆمەڵگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە دەمانێت پەیامەکانمان بە هاوسەنگی و بە ئاسانی بگەینین و هەستی ئاینی هیچ کەسێک بریندار نەکەین و کاری ئێمە خزمەتی هەمووانە بە موسڵمان و بە غەیرە موسڵمانەوە باشە و دیارە جارە کێشەی دەنگمان هەیە کێشەی گواستنەوەی دەنگ هەیە لەگەڵ وڵاتی سویدا کە کێشێکی تەکنیکی و لە هەموو دنیا ڕوەدات دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم ئەم کتێبەیەکێکە لەو کتێبانەی کە زۆرترین تێبینیم لەسەری نووسیوەتەوە لە کاتی خوێندنەوەیە بۆ لەبەرەوەی کە دەکرێت سەرچاوەیەکی زۆر زۆر باش بێ و من پێم وایە یەکێکە لەو کتێبانی کە دەبێت لە هەموو
ماڵەکانی ئێمەدا هەبێت. هەر بۆ نمونە دوێنێ شەو باسی ئەومان کرد کە سەوزەکان دەکرێت بەرگری لەشی مرۆڤ بەرز بکەنەوە و لە ئەو شتانن کە لەشی مرۆڤ دروست دەکەن. لەم کتێبەیە کە برزۆ قادری نووسیوێتی و دکتۆر عادل محەممەد سعید کردوێتی بە کوردی بە سوپاسەوە کە ڕێکخەری ئەم چاوپێکەوتنم و لەگەڵ مامۆستا هاوبیر کامەرانە و هاوبیر کامەران پێداچوونەوەی کردووە بۆ ئەم کتێبە. سەوزەواتەکانی دابەش کردووە بەسەر سێ جۆرە. سەوزەواتی ڕەگدار، وا باسی لەوە کردو کە سەوزەکان پڕن لە کانزا و ڤیتامینەکان. سەوزەواتی ڕەگدار و سەوزانن کە ڕەگەکانیان دەخورێت وەک چەوەنەر و شێلم و پەتاتە کامانە بەگشتی لە زستانە دروستە بێ. هەرێکێک لە پرسیارەکانی ئەم شەوم بۆ مامۆستا هاوبیر ئەوەیە دەکرێت ئەم سەوزانە لەبەروی لە مۆرزە پێگەن بۆ نەخۆشەکانی ئەم وەرزە سوودی زیاتریان هەبێ. و سەوزەواتی سەوز کە پێک دێت لە کاهوو بنەماڵەی کەلەرم کامانە گەڵا سەوزەکانیان پێوترێ. و سەوزەواتی تونی وەک پیاز و بیبەر کە تامی تون لەواندا زاڵن. باشە کە ئەمە دووبارە پێتانەڵمەوە کە سەرچاوی کتێبەکە لەمەیە کە سەرچاوەکە ئەمەیە کە بۆتانی باس ئەەکەم وی خوێنمەوە. و بۆچی ئەمەشم مەبەستە لەبەرەوەی کە ئەم زانستە 8,000 ساڵی تەمەنە و زانستی تەواوکاریە. سەرنجی بینەرەکان بۆ ئەوە ڕاکێشم کە ساڵی پار لە چوارەمی کۆنفرانسی زانستی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیە کە دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیایی کرد. ئێمە لەوێ ڕاستەوخۆ بابەتەکەمان ئەگواستەوە و دوو پزیشک میوانداری کرابوون کە شارەزای بواری پزیشکی تەواوکاری بوون کە ئەڤیدا گەورەترین زانستە لەم بوارەدا و کۆنترینیشیانە. بە زانستی پزیشکی مۆدێرنیش سەلماوە کە ئەو قسانی لەم زانستە هەیە ڕاستین و زانستی پزیشکی مۆدێرنیش پشتی پێدەبەستێ. هەتاوەکو ئێستا بەداخۆ کە دەنگەکە بڕاوە ئەوەی کە لە مامۆستا من تێگەیشتمەوەیە کە سیر و پیاس خواردنی ڕۆژانە نین و تەنها دەرمانن و تەنها دەبێت لەژێر سەرپەرشتی کەسێکا بەکاربێنرێت کە شارەزای ئەم بوارن. سەرنجتان بۆ ڕاکێشمەوە سیر و پیاز بۆنیان ناخۆشەکەی خۆن کاتێک کەڵاوی خەڵک مەکەنکەی خۆن و لە خۆتانەوە بەبێ پرسی کەسێکی شارەزا مەیان خۆن. باشە. سێریکەن هەر لە مەسەلەی خواردنی سەوزەواتە ڕەگدارەکانە لە مەسەلەی خواردنی چەوەنەر و شێلم و پەتاتەیە باز لە چی کراوە. دەڵێ خواردنی سەوزە ڕەگدارەکان لە پاییز و دەستپێکردنی زستانە کە ڤاتە زۆر بەرز دەبێتەوە پێشنیار دەکرێت. لەبەرەوەی دەبێتە هۆی بەرزبوونەوەی کافە لە بەرامبەردا خواردنی سەوزەواتی سەوز کە دەبنە هۆی بەرزبوونەوەی ڤاتە لە وەرزە کافاییەکان داواتە بەهار و کۆتایی زستان یان تەنانەت هاوین پێشنیار دەکرێت. ببینن کە لەم زانستەیە ئەو سەوزەواتەش کە ئەی خۆیت سەوزەواتی سەوز لەکەی ئەڵێ بیخۆ لە کۆتایی بەهارە لە بەهار و کۆتایی زستانە و لە هاوینە بیخۆ کە بریتین لە کەلەرم و لە کاهوو لە کۆمەڵەکانی کەلاوانە چنگەڵا سەوزەکانیان هەیە. بەڵام ئەوانەی کە ڕەگدارەکان وەک چەوەنەر و شێلم و پەتاتە ئەمانە لە زستانە پێشنیارەکرێکە بیخۆن. هەموو ئەمانەش پەیوەندی بە سروشتی کەسەکانەوە هەیە کە لەم زانستەیە زۆر باسی لێکراوە. باشە بەڵام لە مەسلەی هەندێک لە سەوزەواتەکانی ترە سەوزەی کوڵاو بە هەڵم باشترین شتەکە دەڵێت بخورێت و پێشنیارەکرێت بە جۆرێک لەو کەسانی کە کافین وە باشترە بەهاراتیش پێ بکرێ. لە نوێی بەهاراتەکان ئەم شەو لە بەردەستمانەیە کە بریتین لە بیبەری ڕەش و بریتین لە زەنجەفیل و بریتین لە مێخەک و بریتین لە کورکوم و بریتین لە زەنجەفیل و ئەوانی تریش کە لە بەردەستدانراون بووی کە پرسیارەکان بکەین تاو کاتی کە دەنگەکانەوە هیوادارم پێش تەواوبوونی کاتی بەرنامەکە دەنگەکە بگەڕێتەوە لەگەڵ سویدا. باشە. هەر لەم کتێبە باز لەوە کراوە کە بەپێی سروشتی کەسەکان جۆری خواردنەکان دووبارە جیاوازی هەیە. لەم کتێبەیە پێشکەمێک ئەگەر بیرتان بێت لەگەڵمانە بوو بێت مامۆستا هاوبیر باسی لەوە کرد کە تێکەڵاوکردنی سیر و پیاز لەگەڵ شیرە کارێکی باش نییە. بەڵام باس لەوە دەکرێت ئەگەر ویستت شیر بخۆیت چی تێکەڵاو بکەیت باشترین بەهارات بۆ شیر چییە؟ باشترین بەهارات بۆ هاوسەنگکردنی پەنیر و ماست خەردەل و زیرە و بیبەری ڕەشی هاردراوە کە ئێستا لە بەردەستی خۆمان بیبەری ڕەشمان هەیە. باشترین بەهارات بۆ هاوسەنگکردنەوەی شیر زەنجەفیل و حێل و دارچینیە. باشە چونکە ئەم خواردانە کار لەسەر سێ جۆر وزە ئەکەن لە لەشی مرۆڤە لەبەر ئەوە زۆر گرنگە کە بزانین ئێمە لەگەڵ چاتێکەڵاویانەکەین چونکە دەکرێت خواردنەکان کاریگەریان لەسەر دەروون و هەستی ئێمە هەبێت. چۆن بۆ نمونە لە کوردەواری خۆمانە کە کەسێک زۆر تووڕە ئەبێ پێڵێن ماڵا ئەڵی بیبەری تونن خواردووە یا پێڵێن ئەڵی باینجانن خواردووە کامەژێشێک بلو پرسیارانی کەم شەر مامۆستا هاوبیر هەمبوو کە نازانم کەی دووبارە دەگەڕم وەلای مامۆستا هاوبیر کە بزانم ئەو بابەتە وایە وانە
جایشە لە گرنگیەکانی ئەم زانستە لەوایە کە باز لەواکە ئایڤیدا لە دوو بەش پێک دێت کە دەگەڕام بۆ کتێبەکەوە هەمیشە بۆی کە زانیاریەکانم دروست و ورد بن کێ بە ئێوە یەگەێنم. زانستی ئایڤیدا وشەکەی لە دوو بەش پێک هاتووە. ئایۆر واتە ژیان، ڤیدا واتە ناسین. ئەم زانستە کار لە ناسینێکی قوڵی ژیانەکە کە هەم لایانی ڕۆحانی گرنگی پێدا و هەم لایانی جەستەیی گرنگی پێدا. لایەنی جەستەیی لە ڕێگەی خواردنەکانەوە کە جەستەی ئێمە دروستەکە لەسەر سروشتەکانمان کاریگەری خۆی هەیە و لایانی ڕۆحانی لە بەشە تێڕامان و نزاکردنەکەیەتی. هەر لەم کتێبەدا باس لەوە کراوە کە نزاکردن و پاڕانەوە بۆ خودای شێکە لەو شتانەی کە سیستەمی بەرگری لەشی ئێمە بەرزەکاتەوە. هەتاو کاتێ من لەگەڵ مامۆستا هاوبیر ئاگەڕێمەوە زانیاریەکانتان بۆ باس ئەەکەم و ئەو کاتێکم بۆ پرسیار بۆ مامۆستا هاوبیر. هەر لەم کاتەیە کە ئێستا ئێوە پێویستان بە بەرزبوونەوەی بەرگری لەشتان هەیە، پێویستان بە چی هەیە؟ پێویستان بە نزاکردن هەیە. ئەو بەڕێزانەی کە لەگەڵ ئاینێکە پەیوەندیان هەیە یاخود متەدەینن لەسەر هەر ئاینێک بێ، ئاینی موسڵمان بێ، یەزیدی بێ، مەسیحی بێت، جۆرێک نزا هەیە بۆ هەموو کاتێکە. لە ئاینی ئیسلامە نزای خۆپاراستن هەیە لەم دەردوو بەڵایانە. هەر بۆ نمونە لە ئاینی ئیسلامە کۆمەڵێک لە زیکرەکان هەیە کە پێوترێ ئەسکاری سەباح و ئەسکاری مەسا، زیکرەکانی بەیانیان و زیکرەکانی ئێواران. هەموو ئەم ئەسکارانە دەکرێت لە لایانی ڕۆحیەوە یارمەتی مرۆڤ بات و لایانی ڕۆحی بەرز بکاتەوە. ئەوە بەڕێزانی لەگەڵ دینە پەیوەندیان نییە، دەکرێت شتی تریان هەیە. بۆن لە یۆگا تێڕامان هەیە، هەر کەسێک بە هەرچێک مرتاحات دەکرێت بیکە، بەڵام بۆ بەرزبوونەوەی سیستەمی بەرگری لەشتان ئاماوە لەمە دوورکەونەوە. ئامە زۆر ئێستا کێشێ لە کۆمەڵگەی ئێمە لە مۆبایل و لە سوسیال میدیا دوورکەونەوە، چونکە پڕ بۆ لە هەواڵی نێگەتیڤ. و تەنانەت ئامۆژگاریشتانەکەم لە کاتی تەماشاکردنی تەلەڤیزیۆنە تەماشای ئەو بەرنامانە بکەن کە دەزانن زانیاریەکانیان دروستە و لە پێناو خزمەتی ئێوە، نەک لە پێناو خزمەتی ئەجەندایەکی دیاریکرا و کارکردنە سەر هەستەکانی ئێوە. لەم ماوەیە بۆ بەرزبوونەوەی بەرگری لەشتان پێویستان بەوە هەیە کە تێڕوانین و بیرەکانتان ئەرێنی بێ، پۆزتیڤ بێ. ئەو بەڕێزانەتان کە بڕوایان بە ئاینی ئیسلام هەیە، ئەمڕۆ مامۆستاکان لە نوێژی هەینیە باسییان لەوە کرد کە هەر کەسێک بەم دەردە بمرێت کە ئێستا پێ دەڵێن کۆڕۆنا لە لای خوددا پلەی شەهیدی هەیە، واتە ئەو کەسانی کە ئیماندارن پێویست ناکە بترسن، بەڵکو تەنها دەبێت بزانن کەمە تاقیکردنەوەیە. ئەو بەڕێزانش کە ئیمانیان نییە زۆر ئاساییە، دەکرێت بە خوێندنەوە لەگەڵ ئەم شتانە تێکەڵاو بن. چونکە من وەک پزیشکێک و پێشکەشکارێک کارم وەعز و بانکردنی خەڵک نییە بە هیچدایەکە، بەڵکو کاری ئێمە خزمەتکردنی ئێوەیە، بەر ئاڕاستەیەکا بێەوە خزمەتکردنی ئێوەیە بۆی کە سیستەمی بەرگری لەشتان بەرز بێتەوە. دوێنێ شەکە بەرنامەکە دابەزی بە سوپاسێکی زۆرەوە کە خەڵکێکی زۆر بینەری بۆ باسی ئەو کرد کە ئەو ترسەی هەیبوو دەربارەی کۆرۆنا تا ڕادەیەک ڕەویوەتەوە. سەرنووسان بۆ ڕاکێشن لە باتیوی بچن کەمامە بکردن و بیبەستن، خەریک بن لایانی دەرونیتان بەرز بکەنەوە. یەکێک لە باشترین کارەکانتان بۆ ئەوەی کە بەرگری لەشتان بەرز بێتەوە بریتێ لە سیستەمی خەوێکی باش، خەوێکی تێر. خەوێکی باش و خەوێکی تێرە و خەوەیە کە بە ئارامی ئەنویت، بە ئارامی ئەنووی معنایەوەیە نیو سەعات پێشەی بخەی مۆبایلەکەت لاوە، تەلەڤیزیۆنەکەت بگوژێنەرەوە، لە سوسیال میدیا و لە تەلەڤیزیۆن دوورکەوەرەوە. باشترین کاتی خەو بۆ بەرزبوونەوەی سیستەمی بەرگری لەشتان لە نێوان 10 شەو هەتاوەکو 6 بەیانیایە. لەبەروی ئەو شەپۆلانی کە لە مێشکا دەرەچنە و کاتە زۆر فەرقیان هەیە لەگەڵ شەپۆلەکانی تری مێشکە. هەرام شوێکێک لە پرسیارەکانی تر مامۆستا هاوبیر کە بەداخەوە دەنگمان بڕا بریتی بوو لە مەسەلەی کاتی خەو. لە باشە لە مەسلەی خەوە دەمێت سەرنجتان بۆ ڕابکێشم وەک باسمان کرد لە کاتژمێر 10 شەو هەتاوەکو 6 بەیانی باشترین کاتی خەوە، بەڵام چ جۆرە خەوێک بە ئارامی دەرونیەوە. نیو کاتژمێر پێش مۆبایلەکەت لابەرە، تەلەڤیزیۆنەکەت بکوژێنەرەوە. ئەو بەڕێزانەتان کە لەگەڵ هەر جۆرە ئاینێکە پەیوەندیتان هەیە، چ جای ئاینی ئیسلام بێت، مەسیحی بێت، ئێزیدی بێت، یاخود هەر جۆرە ئاینیشی تر بێت، ئەو جۆرە نزایانی کە تایبەتە بە نزای پێشخەوە بیکەن، چونکە خەوتان ئارامترەکاتەوە، خەوتان باشترەکە، خەوتان قوڵترەکاتەوە. زۆر جار باز لەوە کرێت کە 8 کاتژمێر خەو پێویستە بۆ هەمومان، بەڵام هەیە کەمتریشی پێویستە. بەڵام هەیە ئەگەر بشخەوێت کە هەڵەسێ لە خەو هیلاکتر لەو کاتێککە خەوتووە بۆ لەبەرەوەی قوڵ نەبۆتەوە لە خەوەکەیە. لە ڕابردووی چارەیە کارمان لەسەر بێخەوی و لەسەر سیستەمی خەو کردووە بگەڕنەوە بۆ بەرنامانە و بیبێنم بزانە خەوێکی دروست چۆنە. هەرە و 8 کاتژمێرە لە خەو کە باسەکرێ، ئەگەر لە سەعات 2 شەو بخەوی بۆ 10 بەیانی، وەکۆنیەکە لە سەعات 10 شەو بخەوی بۆ 6 بەیانی. هەر بۆ نمونە لە ئەم سیستەمی ئایڤیدا یاخود لە یۆگایە خەڵکێکی بەیانیان زوو هەڵەسێ لە خەو لە دوای کاتژمێر 4 بەیانی تێڕامانەکە، یاخود تەئەمولەکە، یاخود مێدیتەیشنەکە. لە ئاینی ئیسلامە نوێژی بەیانی هەیە،
و لە ئاینەکانی تریشا شتگەلی هاوشێوەیە. هەموو ئەمانە گرنگن بۆی کە لە شت بە باشتر کار بکات. مامۆستا کامەران بە خۆشحاڵیەوە گەڕاینەوە وڵات. جۆت لێمە؟ سپاس دکتۆریان گوێم لێتە. باشە، من لەو کاتەوە خەریکی وازی خەڵکم دەربارەی ئەو بابەتانە. جا لە مەسەلەی سیستەمی بەرگری لەشە ئێمە دوو دانە هاوسەنگیمان هەیە. هاوسەنگیەکمان هەیە لە مەسەلەی جەستە کە لە ڕێگەی خواردنەکانەوە جەستە دروستە بێ و من تاو کاتە باسی ئەوەم کرد کە سروشتەکان چین، باسم بۆ بینەرەکان کرد، باسم لە خواردنەکان کرد، لە سەوزەواتەکان، لە ڕێکدارەکان بەگەڕانەوە بۆم کتێبە زۆر باشی کە لە بەردەستی منایە. دەمەوێت پێشوی لە پرسیارەکە لە تۆ بکەم سوپاسی خەزانەکەم و مناڵەکانم بکەن، چونکە ئەمڕۆ ڕۆژی ئەوان بوو من هاتم و خەریکم لەگەڵ مامۆستا کامەرانە قساکەم. مامۆستا کامەران لەلایەنە ڕۆحانیەکەیەوە بۆ نمونە لە سیستەمە ئاینیەکانە نوێژی بەیانی هەیە، بۆ نمونە لە ئاینی ئیسلامە کە زۆری وڵاتی ئەمە موسڵمانن، بەڵام لە چواردانە نوێژی تریشێ بە درێژای ڕۆژەکە کەیکا بۆی کە خەڵک بگەڕێتەوە بۆ خوددا. هەر لەم کتێبە باز لە مەسەری نزاکردن کراوە بۆ ئارامی ڕۆحی مرۆڤ بۆی کە سیستەمی بەرگری لەشی بەرز بکاتەوە. و من باسم بۆ کرد لە بینەرەکان کە بۆ بینەرەکان باسی ئەوم کرد کە ئەو خەوی لە نێوان دەی شەو هەتاوەکو شەشی بەیانیە زۆری جیاوازیە لەگەڵ ئەو خەوی کە لە نێوان دوی شەو هەتاوەکو دەی بەیانیایە. ئاوەرڤیدا دەربارەی ئەمە ئەڵێت چی؟ دەربارەی خەو و نزاکردن و تێڕامان ئەڵێت چی؟ ئاوەرڤیدا بۆ دیاریکردنی نەخۆشی و بۆ چارەسەرکردنی نەخۆشی سیستمێکی تایبەت بەخۆی هەیە. ئاوەرڤیدا پێی وایە کە نەخۆشیەکان یاخود جەستەیین، یاخود دەرونین، یاخود معنەوین. نەخۆشە جەستەیەکان ئەوانن کە لە ماسوولکە و ئێسک و کۆی جەستەیە لە ئەندامەکانی جەستەیە دەرەکەون. نەخۆشیە دەرونیەکان ئەوانن کە دیسان هەر لە جەستەیە دەرەکەون، بەڵام سەبەبەکەیان هۆکارەکەیان هۆکارێکی دەرونیە. بۆ نمونە بێتاقەتی، سترێس، خەم و خەفەت، ئیحساساتی ناخۆش وەرگرتن لە بەرامبەرەوە یاخود بیرکردنەوەی غەڵەت بەرامبەر بە دەوروبەرەکەمان و بەرامبەر بەر کاردانەوەمان بۆ خەڵک. نەخۆشیە معنەویەکان کە ئەساسی هەموو نەخۆشیەکانی ترن، ئەساسی دوو جۆرەکەی کەن. تەفسیرەکەی چۆنە لە ئاوەرڤیدایە؟ ئاوەرڤیدا پێی وایە کە ئێمە هەمومان ئاگاین، ئێمە دەرکەوتەی ئاگاین، واتە هەرچیەک لەم گردونایە هەیە لە وزە پێکاتوە. ئەم وزەیە وزەیەکی هۆشمەندە. ئێستا خۆشبەختانە لە زانستی کوانتۆما باس لەمە ئەکرێت کە وزە هۆشمەندە. ماکس پلان باس لەوە ئاکات کە هەرچی لە گردونا هەیە وزەیە و ئەم وزەیە وزەیەکی وشیارە، وشیاریەکەیە کە لە موزایە ئیشەکات کە ئەو ناوێنێ ماترێکسێکی تایبەت. ئاوەرڤیدا ئەڵێت تۆ لەشێکی کوانتۆمیت هەیە، تۆ لەشێکت هەیە کوانتۆمیە، ئەم لەشە تۆ توانێت قسەی لەگەڵا بکەی. واتە مرۆڤ بۆ ئەوەی بتوانێت لیانی دڵی خاو بکاتەوە، هادی بکاتەوە، ئارامی بکاتەوە، تەنها بەسە بۆ ئەوەی کە چاودا بخات و تەرکیز بکاتە سەر دڵی خۆی، تەنها بەسە بۆی کە بیەوێت و تۆ توانێت قسە لەگەڵ جەستەی خۆتا بکەی، لەگەڵ جەستەی خۆتا ڕێککەوی و هەست بە جەستەی خۆت بکەیت. ئەمە لە حاڵەتێکەیە کە تۆ ئەبێ مێشکی خۆت ئارام بکەیتەوە و تەرکیزی خۆت کۆ بکەیتەوە. نوێشکردن، مدیتیشن، نزاکردن، هەموو ئەو شتە معنەویانەی کە هەیە لە ئاینەکانە بۆ ئەوەیە کە تۆ بتوانین کۆ ببیتەوە و بچیتەوە ناوخۆت و مێشکت هادێ بکەیتەوە. کاتێک مێشکت ئارامەکەیتەوە و تەرکیز کۆەکەیتەوە، لەم حاڵەتەیە تۆ ئەتوانیت لەگەڵ وشیارێکی کە بکەویتە قسەکردن، یاخود با بڵێن بە زمانە دەروونناسیەکە لەگەڵ ناخود ئاگای خۆت بکەویتە قسەکردن و بکەویتە ڕێکەوتن. کاتێک تۆ میدیتیشنەکەیت، تێڕامانەکەیت، لەم حاڵەتەیە گۆڕانکاریی گەورە لە هۆرمۆناتەکانی تۆە ڕوو ئەدا، دۆپامین بەرزە بێتەوە، ئیندۆرفین بەرزە بێتەوە، ئەدرینالین کە بەرپرسە لە هەڵچوون و سترێس بە تەواوەتی دائەوەزێت. یاخود کاتێک بیرکردنەوەیەکی معنەویت هەیە. یۆژیەکان پێیان وایە کە ئێمە هەمومان دەرکەوتەی حەقیقەتین، ئێمە هەمومان دەرکەوتەی ئاگاییەکی گشتین، کە کاتێک تۆ هەست بە وەحدەت بکەی لەگەڵ هەموو شتێکە، ئاوەرڤیداش بە هەمان شێوە بیرەکاتەوە. ئێمە لەگەڵ هەموو شتێکە لە دەوروبەری خۆمانە لە وەحدەتین، لە یەکبوونین. کاتێک هەست بەمە بکەی و لەمە تێبگەیت، ئەو کاتە کۆمەڵێک ئیحساسی دەرونی و عەقڵی و جەستەیی هەیە لە تۆیان نامێنێ. ئەو کاتە تۆ ئەتوانی بە ئاسانی هەستی تەنیایی، هەستی بێزاری، هەستی بێکەسی لە خۆتا کۆنتترۆل بکەیت
و ئەمە واد لێ کات کە تۆ هەست بە بێتاقەتی نەکەیت هەست بە دڵخۆشی بکەی هەمیشە باشە مامۆستا هەستکردن بە ترس بەڵێ ئەوەی کە زۆر مەبەستمەوە کە من بەڵێنیشم پێ کە باسی ڤایرۆسی کۆرۆنات لەگەڵان ناکەم چونکە ئەوەندەی باس کراوە کە ئیتر خەڵک لی بێزار بۆی کە ئێمەش بۆ ئێمە گرنگە و لە پێشەشی بەرنامەکەشە وابزانام گوێبیستم بووی بە بینەرەکان مامود زانستی پزیشکی لە مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنایە کە ڤایرۆسێکە لە دەرەوەی لەشەوێتە ناو لەشەوە کە لەو نەخۆشیانەیە کە لە دەرەوە هاتووە بۆ تۆ تەنها کارکە دەکرێت بۆ چارەسەر من کە دوێنێ خوێندومەتەوە سەرچاوەکانی حکوومەتی بەریتانیا ئەڵێ تەنها ئەو ماکانی کە لە نەخۆشیەکە دەرەکەوێت بە دەرمان ئەیدەنێ و چاوەڕێی سیستەمی بەرگری لەشەکەن وەڵام باتەوە و بتوانێت بەسەر نەخۆشیەکە زاڵ بێت هەر داتاکان لە تەنیشتی شاشەکە ئەوە نیشانەدات کە توشبووەکان 83,000 تێپەڕانوە بەڵام لەم 83,000 تەنها 2800 کەسیان بردووە و زیاتر لە 36,000 چاک بۆتەوە کە لە سایان 92 زیاتریان چاک بۆتەوە ئەم لە سایان 92 کە زیاتریان چاک بوونەتەوە سیستەمی بەرگری لەشیانەکە چاشی کردوونەتەوە پرسیارەکەی من ئەلێرە ئەمەیە ئێمە لە زانستی پزیشکی مۆدێرنە باس لەواکەین کە دەڵێن دەکرێت دەروون سیستەمی بەرگری لەش بەرز بکاتەوە لەگەڵ ئارویدایە هاوڕاین یا هاوڕانین هەموو ترسێکی دەرونی هەموو هەڵچوونێکی دەرونی هەموو بێزارێکی دەرونی هەموو سترێسێک ئەتوانێت زۆر بە خراپی سیستمی بەرگری لەش بێنێتە خوارەوە و سیستمی بەرگری لەش لاواز بکات بەرامبەر بە نەخۆشی ئارویدا پێی وایە کە تۆ هەر بیرکردنەوەیەکی خراپ هەر بیرکردنەوەیەکی نەرێنی هەر ترسێک هەر سترێسێک ئەتوانێت کاملەن بە تەواوی سیستمی بەرگری تۆ ئەزیەت بات لە ڕێگەی ئەزیێتدانی هایپۆسەلەمەس لە ڕێگەی ئەزیێتدانی لیمبیک و کامل بە تەواوەتی سیستمی لیمبیکە خاتە ژێر فشارەوە نەک هەر دەستگای بەرگری با بڵێن بۆ نمونە ترس لە نەخۆشیێکی وەکو ڤایرۆسی بەداخەوە دیسانەوە سیستەمی دەنگ تێکچوو باشەوا دیاریشەکە بە کاتی بەردامەکە بە کۆتایی ڕۆ بەڵام سیستەمەکە تێکچووە نەبڕاوە تەلەفۆنەکەواتە خەڵەتەکە هەڵێکی تەکنیکی هێشتا کاتمان ماوە بەڵام کێشەی تەکنیکمان زۆر ئەم شەو بەداخەوە و ناچارمەکەن کە کۆتایی بە بەرنامەکە بێن لەبەر ئەو هەڵە تەکنیکیانەی کە هەیە ئەم شەو سەرنجتان بۆ ڕادەکێشم کە هێشتا قسەی زۆر هەیە پرسیاری زۆر هەیە لە مامۆستا کامەرانی بکەین هەوڵە دەم لە داهاتویش نزیکاوەری گرمەوە بەرنامەیەکی تری لەگەڵا ئەنجام بدەمەوە هەر لە قورآنی پیرۆزە خدای گەورە دەفەرموێت بسم الله الرحمن الرحیم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد ئەمە حەبلی وەریدە ئالێرایە خدا ئەلەمە نزیکترە لێتانەوە بۆوانتان کە باوەڕتان بەخوا هەیە تەنها چاوتان داخەن و داوا لە خوا بکەن کە یارمەتیتان بە یارمەتیتانەیە ئەوانەتان کە باوەڕتان بە سروشتێ داوا لە سروشت بکەن بگەڕێنەوە بۆ لایەنە ڕۆحانیەکان و سیستەمی خواردن و سیستەمی ڕۆحانیتان بەهێز بکەن و دڵنیا بن ئێوە لە کۆرۆنا و لە دەیان و سەدان نەخۆشی تر بەهێزترن و مرۆڤایەتی بە سەدان نەخۆشی تری لەمە بەهێزتری لە ناو بردووە لەگەڵ مامۆستا هاوبیرا بەرنامەیەکی تر ئەنجام دەدەم و لە خزمەتتان ئابم و ئاگادارتانەکەمەوە لە کاتەکەی ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری چارە قبول فەرمونون بە پۆزیشێکی زۆر و داوای لێبوردنێکی زۆرەوە نەمتوانی ئەم شۆوەتان پێ بگەێنم کە بڕار بوو پێتانی بگەێنم سوپاس.